وەکو هەموو شار و شارۆچکەکانی تریارێمی کوردستان مامۆسایانی ئەم شارێش بڕیارماندا بە ڕاگرتنی سەرجەم نوێژە بە کۆمەڵەکان و وتاری هەینی لە سەرجەم مزگەوتەکانی شار و دەرەوەی شار بە ئومێدی ئەوەی کە خوای گەورە و پەروەردگار بە زوویی ئەم بەڵاو ڤایرۆس و ناڕەحەتیە لە کۆڵی مسلمانان بکاتەوە و ئێمەش بتوانین دەرگای مزگەوتەکان بەڕووی نوێژ خوێنەکان و ئەهلی جومع و جەماعەت بکەینەوە. ئێستا لەلایەن وەزارەتی تەندروستیەوە کە ئەمر دەرکراوە بۆ مامۆسایانی ئاینی ئەوانیش هەڵ ئەسن بەو ڕاگرتنی ئەو نوێژی بە کۆمەڵ و جەماعەتانە لەبەر بەرژەوەندی هەمووان ئێمەش هیوای ئەوە خوازین کە ئەمە تەنفیز بکرێت لەبەرەوەی لەو بەڵاو موسیبەتە بە دووربی. هەموو ڕۆژێ خۆم حەزەکەم بە نانی گەرم بێنەوە بۆ ماڵ لە کاتی داوامە بێتەوەی سعا حوتنی بێن بۆ نانەوەمە بۆ ماڵ و کاتێکیش کە داوام نەبێ هەر خۆم حەزەکەم هەڵسام کە نوێژم کرد دەوری سعا حوتنی خەوەرمە بێتەوە یەم بۆ نان و ئەیبەمە بۆ ماڵ. ئێمە سعات سێ و نیو بۆ چوار لێرەین ترە لە سێ و نیو بۆ چوار لێرەین سعات شەشوانە و ڕۆژانەی کە دەوام هەبێ خەڵک زووترێتە بازاڕەوە نانەبات تا نیوەڕۆ وەژبەیەک شەفتێک لێرەین شەفتی دوای نیوەڕۆژ لە سعات 12 هەتا ئێوارە بانگی مەغریب. A lot of people told me to come here, and when I dropped the money, they said I come back here again, healthy and fun with my family. That's all, to make happy. I'm here with my family. We are just tourists, so visiting Rome. It's just that I wanted to come back here because I was here 10 years ago and I forgot to throw the money in the tréڤی, so this is a proof that you come back even if you don't throw the money. I think it's just a folklore, it's a tradition.